میوانانی قەدرگران دایک و باوکانی قوتابیانی خۆشەویست بەخێرهاتنی هەمولایەک دەکەن بەخێر بێن بەسەر چاوان. دیارە ئەمڕۆ کۆتاڕۆژی خولی هاوینەی قوتابیانە لە بەشی مۆسیقا و شێوەکاری کەوا بەشی چالاکی قوتابخانەکان لە پەروەردەی ناوەندی هەولێر ساڵانە خۆبەخشانە لە پشووی هاوینە خولێکی تایبەت بۆ قوتابیانی بەهرەمەند و بەتوانە و ئارەزووی مۆسیقا و هونەر دەکەنەوە و چەندین قوتابی بەهرەمەند و ئارەزوو ئەم خولیایەنە بەشدار دەبن لەم خولە کە ئەمڕۆ کۆتاڕۆژی و ڕێزلێنان و بڕوانامەی دەرچوونیان پێشکەش دەکرێت. پەروەردەی ناوەندی هەولێر ساڵانە لە پشووی هاوین ئەم جۆرە خولانە دەکاتەوە و لە درێژەی ساڵی خوێندنیشدا ساڵانە لە ڕۆژانی هەینی ئەم خولە بەردەوام دەبوو وە گروپی مۆسیقا لە هەموو هەینیەک بە هاوکاری دایک و باوکانی خۆشەویست کە منداڵەکانیان دەگەیاند و ئەرچیان دەچێشا و پاڵپشتیان دەکەن و مامۆستایانی خۆبەخشی چالاکی قوتابخانەکانی پەروەردەی ناوەند بەردەوام ئەم گروپە ناوازە لە هەموو هەرێمی کوردستان پاڵپشتی دەکەن و ئەرچیان لەگە دەچێشن و ماندوو دەبن. ڕۆژانی هەینی جەنابی وەزیری پەروەردە سەردانی کردن کەوا ئەم گروپە ڕێکوپێکە و ئەم کۆمەڵە قوتابیە بەهرەمەند و بەتوانە و ئارەزووی مۆسیقا و شێوەکاریە پەرە پێدەدەن و پشتگیریان دەکەن و دەرفەتیان بۆ دەرەخسێنن. ئەم ساڵ پلانەکە ئەوەیە ڕۆژانی شەممە کە بوویتە پشوو بۆ قوتابخانەکان ئەم گروپە و بەشی شێوەکاری ئەوەی پێویست بێ بەردەوام دەبن لە پاڵپشتی ئەو منداڵە چاوگەشانە. سوپاس بۆ یەکەیەکەی مامۆستایان کە ماندوونە ناسانە ئەم ئەرکە دەچێشن و دەگرنە ئەستۆ و خۆبەخشانە لەم هاوینە ئەمەرکەیان ئەنجامدا. جەنابی وەزیری پەروەردە ڕێز و سوپاسی بۆیان هەیە و دەستخۆشە و بە نووسراوی فەرمی ئاراستەیان دەکاتن. لێرەوە ئێمە لە پەروەردەی ناوەندی هەولێر و بە پاڵپشتی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بەردەوام دەبین لە خزمەتکردنی منداڵ و ئەم ڕێکار و ڕێنمایەنەی وەزارەتی پەروەردە لە پاڵپشتی هەردوو بەشی هونەر و وەرزش بابەتێکە لەلایەن ئێمە جێی هەڵوەستەیە و لە ناوەندەکانی خوێندن تەواوی پاڵپشتی دەکەین بۆی قوتابیان حەز و ئارەزوو و تواناکانیان پێشکەش بکەن و بیخەنەگەڕ و دەرفەتیان بۆ بڕەخسێن. سپاس بۆ ماندیبوونی هەمولایەک دەستخۆشی بۆ یەکەیەکە مامۆستایانی بەڕێز بە خێراتنی هەمولایەک دەکەم. دایکان و باوکانی ئازیز سەرکەوتوو بن هەموو لایەک ئێوە شەرشاد و وڵات ئاوەدە.
دەرکەوتبوون. بەڕێزان خۆشەویستان، ئێستاش بڕوانامەی دەرچوون پێشکەش بەو قوتابیە خۆشەویستانە دەکرێتن کە ئەمڕۆکە بەشدار بوون لەم ئاهەنگە و لەم خولەی هاوینە. جاداوا لە بڕێز مامۆستا لوقمان بەڕێوەبەری گشتی پەروەردەی ناوەندی هەولێر دەکەین بێ بفەرمێ بۆ دابەشکردنی فەرموو مامۆستا.